سپێرەکانی خانەقین کە ژمارەیان زیاتر لە 100 سپێر دەبێت و دەکەونە دەوروبەری قەزای خانەقین و بە تایبەتی ئەو ناوچانەی کە بەرزن و دەڕوانن بەسەر ڕووبەرێکی زۆر لە ناوچەکەدا. سپێر وەک قڵایەک وایە بۆ کاروباری سەربازی و بەمبەستی خۆحەشاردان بەکارهێنراوە لە کاتی شەڕ و بۆردومانەکاندا. مێژووی دروستبوونی ئەم سپێرانەش دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی جیهانی دووەم کە ئەو کات بەمبەستی چاودێریکردنی ناوچەکە وەک پەناگەیەک بۆ خۆحەشاردانی سەربازان بەکارهێنراوە. ئەم سپێرانە جیاوازیەک هەیە لەگەڵ با بڵێن مەلجەئە یان پەناگا، چونکە لەسەر بەرزایەکانی خانەقین کراوە لە سەردەمی سەلاحەدین سەباغ کە لێرە بووە. ئەساساً کە وەکو ئەوە هاتووە لە موزەکەراتی ئەڵێ ئەم سپێران نەکراوە دژ بە ئێرانیا، دژ بە ئەنگلیزیا، دژ بە ڕووس، بەڵکو بووە ئەوە کراوە تا سەیطرە بکەینە سەر عەشاریەکانی مەنتیقە. تایسەش ماونە و سپێرانە تقریباً دەور 100 سپێرێکە. بەڕاستی خۆی مێژوویەکی ڕەشی ئەوانە پیشانەدا کە دژ بە ناوچەکە کراوە. تەبعاً ئەکرێت بکرێتە شوێنێک وەکو مۆزەخانە بەشێک لە مێژوو خانەقین پیشان بدە. شاری خانەقین بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەکەی و ستراتیژی ناوچەکەوە بە بەردەوامی شوێنێک بووە بۆ شەڕ و ململانیەکان لە نێوان وڵاتانی ناوچەکەدا، هەروەها لە سەردەمی جەنگی جیهانی دووەمیشدا و بەمبەستی چاودێریکردن و کۆنتڕۆڵکردنی ناوچەکە. ئەو کات لەلایەن سەربازانی پادشای عێراقەوە ئەم سپێرانە لە ناوچەکەدا دروست کراون. بێگومان زۆر گرنگە چونکە ئەم خانەقی هەر خۆی لە خۆیدا ناوچەیەکی سیاحی و جوگرافی استراتیژی گرنگە. بۆیە ئەم سپێرێلە ئەبێت بپارێزرێن دەستکاری نەکرێن و تا ئەوەی نەوەی تازە ئەوانەی کە دوای ئێمە دێن مێژووی شارەکان و ناوچەکە بزان و معلوماتیان هەبێت لەسەر ئەوەی بۆچی ئەم سپێرێرە لەم ناوچە دروست کراون. سپێرەکانی خانەقین کە ژمارەیان زیاتر لە 100 سپێر دەبێت لە ئێستادا و بەهۆی گرنگی پێنەدانیان لەلایەن شوێنەواری ناوچەکەوە ژمارەیەکیان مەترسی ڕوخانیان لەسەرە. بۆیە مێژوونووسان داواکارن لە ئیدارەی شار و لایەنە پەیوەندیدارەکان کار بکەن بۆ ئەوەی ئەم سپێرانە کە بە بەشێک لە مێژووی شارەکە دادەنێت لە ناوچوون بپارێزن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.